دادگای باڵای فدراڵی عێراق لە مانگی شوباتی ساڵی 2022 دۆستێکی کۆنی 10 ساڵ بەر لە ئێستای لەسەر هەرێمی کوردستان زیندوو کردەوە. دۆستێکی یەکلا کردەوە بڕیاری ڕاگررتنی هەناردەکردنی و فرۆشتنی نەوتوغازی هەرێمی کوردستانی لەسەر خاکەکەی خۆیدا. ئەم بڕیارە کاردانەوەی توندی حکوومەت یاریمی کوردستانی لێکەوتەوە ئەو تاکە کۆمپانیا یاساییەکانی ئەمریکاش دەڵێن کە ئەم بڕیارە نادەستوری و نایاساییە و کۆمپانیا گەورەکان کە لەگەڵ هەرێمی کوردستان گرێبەستیان هەیە دەتوانن سکاڵا لەسەر حکوومەت عێراق تۆمات بکەن. بۆچی ئەم بڕیارانە بەم شێوەیە لەسەر حکوومەت یاریمی کوردستان ساغونەتەوە و هەنگاوەکانی داهاتوو لەم بارەوە چی دەبن؟ بەڕێز دکتۆر سۆران بەرزنجی شارەزای یاسایی و دەستوری لەگەڵم دەبێت لە هەولێرەوە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. دکتۆر سۆرانم کاتت باش. دیارەکە کۆمپانیای گبسندن باس لەوە دەکات کە هەر کۆمپانیایەکی گەورە کە لەگەڵ هەرێمی کوردستان گرێبەستی هەیە و بڕیارەکەی دادگای فدراڵی دەیگرێتەوە دەتوانێت سکاڵا تۆمار بکات. ئەمە بە چه شێوازێک دەبێت لە ڕووی یاسایی و دەستوریەوە؟ ئەم کاتان باش، ئەم کاتەی بینەرانی ئازیزی کەناڵی کوردستان 24 باش. هەڵبەت ئەم بۆچوونە یاسایی کە ئێستا ئەم با بڵێن دامەزراوەی گبسندنی ئەمریکی وتوێتی بۆچوونێکی با بڵێن نامۆ نییە لە ناوەندە یاسایی و دەستوریەکانە. لەبەرەوە ئەم بۆچوونە بەرمەبنای ئەو هەوڵە نێودەوڵەتیانن کە لە زیاتر لە 70 ساڵی ڕابردووە هەن بۆ پاراستنی مافی ئەو کۆمپانیا بیانیانەی کە لە وڵاتانی دیکەدا وەبەرهێنانەکەن، ینی بە دیاریکراوی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە بۆ پاراستنی بەرژەوەندی ئەو کۆمپانیا بیانیانەی کە لە وڵاتانی دیکەدا وەبەرهێنان و کاری بازرگانی و ئەوانە ئەکەن کۆمەڵێک بنەما و با بڵێن پارێزبەندی و کۆمەڵێک گەرنتی یاسایی نێودەوڵەتی بۆ ئەم کۆمپانیانە دانراون، وەگەرنا کۆمپانیایەکی بیانی ناتوانێت بچێت لە وڵاتێکی دیکەدا وەبەرهێنانی چەندین میلیارد دۆلاری بکا ببێ ئەوەی کە هیچ گەرنتی و زەمانەتێکی نێودەوڵەتی بۆ دانرابێ و خۆی بخاتە ژێر ڕەحمەتی یاسا و بڕیارە ناوخۆیەکانی ئەو وڵاتانەوە. و ئەگەر نمونە عێراقی شوەر بگرین، خۆی با بڵێن بەرژەوەندی باڵەکانی خۆی و بەرهێنانەکەی بخاتە ژێر ڕەحمەتی چەکوشی دادگایەکی نادەستوریەوە دامەزراوەیەکی نادەستوریەوە کە بڕیاری سیاسی لە دەرەوە بۆ بێت و ئەمیش بەرگێکی یاسایی بەبەراکات و ڕای بگەێنێ. لەبەرەوە کۆمەڵێک گەرنتی نێودەوڵەتی بۆ ئەم کۆمپانیانە دانراون کە ڕەنگە گرنگترینیان بنەماکانی نەتەوە یەکگرتوەکان بێت کە سەرجەم ئەندامانی نەتەوە یەکگرتوەکان پێوەی پابندن کە پێوترێت بنەماکانی یونی سنترال. ئەم بنەمایانە بریتین لە ساڵی 1965 نەتەوە یەکگرتوەکان خۆی تەبەنی کردووە و کۆمەڵێک بنەمای داناوە بۆ پاراستنی بازرگانی نێودەوڵەتی و بە گرێبەستە نێودەوڵەتەکان و ئەو بۆ ئەو کۆمپانیانەی کە وەبەرهێنانەکەن. لەبەرەوە ئەم بنەمایانە کە عێراقیش تەوان پێوەی پابندە وەلەی بەدەرنیە ماف و با بڵێن بەرژەوەندیەکانی کۆمپانیەکانی و وڵاتانی میوانداریشی بە هەمان شێوە بە شێوەیەکی هاوسەنگ پاراستووە و هەردوو لایانی گرێبەستەکانی لە با بڵێن دەستدرێژیکردن و پێشێلکردنی مافەکانی یەکتر پاراستووە. ئەمە بە شێوەیەکی گشتی و کۆمەڵێک ڕێکەوتنامەی دیکەی نێودەوڵەتیشن کە گرنگترینیان ڕێکەوتنامەی نیویۆرکی ساڵی 1964 کە دیسانەوە عێراق لە ساڵی 2014 با بڵێن واژۆی لەسەر کردەوە پێوەی پابندە. ئەمە بریتە لە ڕێزگرتن لەو حکومانەی کە لە دادگا نێودەوڵەتیەکانەوە دەرەچن تایبەت بۆ بەرهێنانی دەرەکی. چکە گوڵباخان ئەمە مەسەلێکی تەکنیکیە، تۆ بهێنەرە بەرچاوت کۆمپانیایەکی گەورەی بواری وزە هی وڵاتانی دیکە دێتە هەرێمی کوردستان دێتە عێراق گرێبەستێکەکە. ئەمە ئەگەر کۆمەڵێک بنەمای نێودەوڵەتی بۆدانن ڕابێ ئامادە نییە بێ ئەم کارە بکە. ئەوان زیاتر بەڕاستی دروستە لە واژۆکردنی گرێبەستەکانە، ڕەنگە ڕەچاوی یاسا و دەستوری ناوخۆیی وڵاتانەکەن، بەڵام سەرنجام ئەوەی کە بەرژەوەندیەکانی ئەمانە پارێزێ بریتە لەو بنەما نێودەوڵەتیانەی کە بۆیان دانراوە. ئەو بنەما نێودەوڵەتیانش زۆر بە سادەیی بریتین لەوەی کە لە کاتێکا کە گرێبەستێک لە نێوان حکوومەتێک و کۆمپانیایەکی بیانی لە هەر بوارێکا واژۆ ئەکرێ بۆ بەرهێنان و بۆ کاروباری بازرگانی لە ناوخۆی وڵاتێکە، ئەگەر هاتوو ئەو گرێبەستە پشتبەستوو بوو بە یاسا بەرکارەکانی ئەو وڵاتە و پێچەوانەی یاسا و دەستوری ئەو وڵاتە نەبوون، ئەم گرێبەستانە لە ماوەی خۆیان پێویستە ڕێزی لێ بگیرە و ئەم گرێبەستانش کە ئەم کۆمپانیانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە واژۆیان کردووە گرێبەستی یاسایی و دەستورین لەبەر ئەوەی کە لەگەڵ دامەزراوەیەکی با بڵێن لەگەڵ موسساتی فەرمی و دەستوری حکوومەتی هەرێمی کوردستانە کراوە کە دەستورین و بە گوێرەی یاسایەکی دەستوری تەواویش کە یاسای ژمارە 22 ساڵی 2007 کوردستانە کە یاسایەکی بەرکارە ئەم گرێبەستانە واژۆ کراون. کەواتە لە هیچ ئەگەرێکە
هیچ بڕیارێکی دیکەی سیاسی و هیچ بڕیارێکی دیکەی نادەستوری ناتوانێت حقیقەت و ڕەوایەتی ئەم گرێبەستانە هەڵوەشێنێتەوە لە کاتێکا کە تەجاوزیان بکرێتە سەر ئەمانە بێ. بەڵێ ئەگەر ئەم کۆمپانیانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان گرێبەستی فەرمیان هەیە بە پێی و یاسا نێودەوڵەتیەکانی کە بەڕێزت باست کرد مامەڵە لەگەڵ بڕیارەکەی دادگای فدراڵیدا بکەن چی ڕوودەدات؟ گومانی تێدا نییە من وەکوتم ئەو گەرنتیانەی کە بە ئەم کۆمپانیانە دانراون و هەر سێکتەری وزە خۆی لە گرانبەهاترین سێکتەرەکانن و گرێبەستەکانی گرێبەستی ئێجگار گرانبەهان و ئێمە نمونەیەکی نزیک لە خۆمان باس بکەین لەو ناکۆکیانەی کە لە نێوان کۆمپانیای دانەگاز و حکوومەتی هەرێمی کوردستانە هەبوو سەرنجام سەر و ملیارێک دۆلار لە بەرژەوەندی کۆمپانیای دانەگاز کە ئەوە بەشێکی بچووکی گرێبەستەکە بوو نەک هەموو گرێبەستەکە کەواتە دەستبردن بۆ ئەم گرێبەستانە کە هەمویان گرێبەستی گەورن لەم حاڵەتەدا ئەگەر تەوان هیچ مەترسیەکی با بڵێن یاسایی لەسەری نییە لەبەرەوەی وتم ئەو گرێبەستانە بە شێوەیەکی یاسایی و دەستوری کراون دامەزراوەی یاسایی و دەستوری کردوێتی بەڵام ئەوەی ئێستا گێچەڵیان پێگەێڕە دامەزراوەیەکە کە بە گوێرە ئەم دەستورە دروست نەبووە و حکم و بڕیارەکانیشی بەرمەبنای یاسا و دەستور دەرنەچوون لەبەرەوە لە حاڵەتێکە گریمانەی ئەوەش بکەین کە فشارەکانی زیاتریان لەسەر بێ بە شێوەیەکی زۆر ئۆتۆماتیکی ئەم دامەزراوانە ئەم کۆمپانیانە ئەتوانن بچنە دامەزراوە تەحکیمی نێودەوڵەتەکان چونکە میکانیزمی سەرەکی پاراستنی بەرژەوەندەکانی کۆمپانیا بیانیەکان کە لە وڵاتانی دیکایەوە بەرهێنانەکەن بریتە لە تەحکیمی نێودەوڵەتی و تەحکیمی نێودەوڵەتیش هەمیشە لە وڵاتی سێمەکرێ هیچ کات لە وڵاتە ناوخۆیەکان ناکرێت لەبەرەوە ئەو کۆمپانیانە سەرنجام ملکەچ نین بۆ حکمی دادگا ناوخۆیەکانی وڵاتەکان چونکە ئەگەری لایەنگیری هەیە ئەگەری تەڕەفگیری هەیە لەبەرەوە تحکیمی نێودەوڵەتی زیاتر ئەم کەیسانەیەک لایەکاتەوە و هەمیشە تحکیمی نێودەوڵەتیش بەرمەبنای یەکەم ئەو گرێبەستە ڕەچاوی ئەوەکەن کە ئایا ئەم گرێبەستە پێچەوانەی یاسا و دەستوری ئەو ناوخۆی ئەو وڵاتەیە وەڵامەکەی نەخێرە لەم حاڵەتەیە چکە هاوکاتە لەگەڵ و با بڵێن گونجاوە لەگەڵ دەستوری عێراق بە گوێرەی مادەکانی دەستور دەسەڵاتی ئیدارەدانی نەوت لە دوای ساڵی 2005ەوە تایبەت نییە تەنها بە حکوومەتی فیدراڵی بەڵکو دەسەڵاتێکی هاوبەشە لە نێوان هەرێمەکان و حکوومەتی فیدراڵیدا ئەمە خاڵی یەکەم و خاڵی دوم ئایا لە واژۆکردنی گرێبەستەکانە پشت بەستراوە بە یاسا ناوخۆی ئەو هەرێمە ئەو وڵاتە بەڵێ وەڵامەکەی بەڵێ و ئێمە یاسایەکی بەرکارمان هەیە کە یاسای ژمارە 2 ساڵی 2027 هەرێمی کوردستانە و سەرنجام ئایا هەردوو لایەنەکان ئامادەن کە پابەندی خۆیان بە گرێبەستەکەەوە نیشان بدەن دیسانەوە وەڵامەکە بەڵەیە ئەی کێشەکە چییە لایەنێکی دیکە هەیە لایەنی سێمە عێراقەکە با بڵێن گێچەڵ بەم کۆمپانیانە ئەگەڕێ و دەرەنجامەکەی بێگومان لە بەرژەوەندی کۆمپانیا نەوتیەکانە بێ وەکوتم قەرەبووکردنەوەی ئەم گرێبەستانە قەرەبووکردنەوەی ئێجگار گەورن کە لە توانای حکوومەتی عێراق دکتۆر سۆران ئەوەی کە هەرێمی کوردستان باسی کردووە ئەم بڕیارە ڕەت دەکاتەوە و دەڵێت کە نادەستوریە من دەقی مادەکانی دەستور 1970 لە بەردەستە کە دەڵێت کە بەڕێوەبردننی نەوت و غاز لە دەسەڵات هاوبەشەکانی حکوومەتی فدراڵی و هەرێمەکانم حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لەم دەرفەتە کەڵک وەربگرێت بەپێی بڕیارەکانی دادگای نێودەوڵەتی و یاسایانەی کە هەیە ئێستا بەڕێزت ئاماژەت بە وردەکاریەکانی کە لەلایەن کۆمپانیەکانەوە کە گرێبەستیان لەگەڵ هەرێم هەیە چۆن نەتوانێت بیخۆزێتەوە ئەم هەلە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان نە پێشتر بەو بڕیارانە ئەوەندە تەنگەتاو بووە نەبەم بۆچوونانەش با بڵێن پێی وایە کە دەرفەتی تازات و تە پێشەوە چکە من وەکووتم ئەمانە بۆچوونی تەحسیلی حاصلن و هەر هەبوون و هەن و تۆ حکوومەتێک کە ئەوە نزیکەی زیاتر لە 15 ساڵاوە بەرهێنان و گرێبەستی نێودەوڵەتی لەم بوارەدا هەیە بێگومان ئەم تەفاسیلانە بەلایەوە زۆر ئاشنایە و ئەمانە زانیاری تازە نین کە دروستە ڕەنگە بە حکمیەوەی کە لەلایەن دامەزراوەیەکی بێلایەنەوە وتراون بەڵام ئەمانە زانیاری بەردەستن و هەر هەبوون لەبەر ئەوە گرفتێک لە ئارادانیە ئەوەی هەیە گێچەڵ هەیە ئەگینا وەکو گرفت و بربەست نییە لەبەرەوە من وەکوتم گرێبەستەکان بەرمەبنای یاسایەکی دستوری کە پەرلەمانێکی شەرعی ئەم پەرلەمانە دەری چواندووە و چەند هەفتەیەک لەمەوبەر هەموار کرا ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەم یاسایە کارایە و ئێمە هەرسێ سەرۆکایەتی هەرسێ دەسەڵاتەکەی کوردستان بە پەرلەمان و بە حکوومەت و بە دەسەڵاتی دادوەریەوە یەکلایەن کردوتەوە کە
دامەزراوەیەکی نادەستوری بۆی نییە حکمی نادەستوری بوونی یاسایەک بدا کە دامەزراوەیەکی دەستوری دەری چواندووە دامەزراوەیەکی نادەستوری بۆی نییە خۆی بگاتە بەدیلی دەقەکانی دەستور و دەقەکانی دەستور ئەمەی بە ئێمە نەوتووە کە نەوت و گاز لە دەسەڵاتە تایبەتەکانی حکوومەتی فیدراڵین و هەرێمەکان هیچ دەسەڵاتێکیان تێدانێ لەبەرەوە ئەم بۆ چوونانە بەڵام لە هەمان کاتە دڵنیایی زیاتر بە کۆمپانیەکانەدا و زیاتر بە چاوڕوونی بێڕەنگە بۆ ئەوانە گینا بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم زانیاری و ئەم با بڵێن ئەم بنەما یاسایانە و دەوڵەتیانە ئاشنان. زۆر باش بەڕێز دکتۆر سۆران بەرزەنجی شارەزای یاسایی و دەستوری زۆر سپاس لە هەولێرە وەڵام پرسیارەکان داینەوە. سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش کات.